بسم الله الرحمن الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لباس خواستێکی تر لە بابەتی سیستەمی سیاسی ئیسلامی لە تەرازی پێنجە دڕقاندا دینە وڵاتان، ئەویش کە لە دوای ڕاوێژی دێ کە پێنجەم بابەتی گرنگ و باسمان کرد لە بەشەکانی سیستەمی سیاسی ئیسلامی. دواترەوە باسی ئەومان کرد کە زۆر لە بەڕێزان پێیان وایە دیمۆکراسی و شوڕا یەک شتە. ئێمە لە سبنەی ڕابردوو باسی ئەومان کرد کە شوڕا و دیمۆکراسی ئاسمان و ڕێسمانە. ئێستا لێرە دێن باسی دادگەریەکەین یاخود دادپەروەری. من هەر لە سمیناری یەکەمە وتم ئیسلام بەوە ئەناسرێتەوە ئاینێکە داوای دادپەروەری ئەکا، پرۆمۆ جەستس، واتە ئیدعای دادپەروەری ئەکا، ئیدعا و بانگەشەی دادپەروەریەکە. پێچەوانەی سۆشیالیزم و لیبرالیزم. سۆشیالیزم یاخود شوعیەت داوای یەکسانی ئەکا و بانگەشەشی بۆ ئەکا. بە پێچەوانەشەوە هەروەها کەپیتالیزم سەرمایەداری بانگەشەی ئازادیەکە، ئیسلامیش بانگەشەی دادوەریەکە یاخود دادپەروەری. سەرەڕایەوەش وتمان هەر لە سمیناری یەکەمە ئەوەمان ڕوون کردەوە کە بەبێ ئاشتی بەبێ دادگەری ئاشتی سەقامگیر نابێ، بەبێ دادپەروەری ئازادی نایەتەکایەوە. وەکو وتمان without justice there can be freedom or peace and peace. ئێمە دەمانەوێت بزانین ئیسلام چۆن سەیری دادگەریەکە. سەرەتا بزانین دادپەروەری چییە. وەک سەرەتا لە زۆربەی سمینارەکان ئاماژە پێدەم من دادوەری بە شتێکی زۆر بچووک بە کورت و پوختی پێناسەتان بۆکەم. ئەویش بریتە لەوەی هەر شتێک حەقی خۆی پێ بدرێ، هەر شتێک مافی خۆی پێ بدرێ، حەقی خۆی پێ بدرێ، بریتە لە دادپەروەری. بە کورت و پوختی دادپەروەری یعنی ئەمە هەر شتێک حەقی خۆی پێ بدرێ، مافی خۆی پێ بدرێ، بریتە لە دادپەروەری. اینجا ئێمە وەکو موسڵمان کە باسی دادپەروەریەکەین ئەوەندە بەسە کە خوای متعالە ئەفەرمێ إن الله يحب المقسطين. من دادپەروەرانم خۆشەوە، خوای گەورە ئەفەرمێ. و هەوەندەش بەسە کە خوای گەورە دەفەرمێ نەفرەتم لە زاڵمان کردووە. کەواتە لای خوای گەورە دادپەروەر خۆشەویستانن، زاڵمانش لە خەسارەمەندانن. اینجا پێناسەیەکی زۆر کراون سەبارەت بە دادپەروەری، بۆم نەدەڵێن واتە هاوسەنجی، بەڵام بە کورت و پوختی ئەوەیە کە بڵێ هەر شتێک حەقی خۆی پێ بدرێ. اینجا کە باسی دادپەروەری ئەکەین دەبی سەرنج بدەین بزانین ئاەتەکانی قورئان، چونکە ئێمە با بڵێن لە ڕوانگەی ئیسلامەوە دوێن بزانین ئاەتەکانی قورئان لەبارەی دادپەروەری چیەڵێن. بۆ منێک لە ئاەتەکانی خوای گەورە لە قورئاندا بە فەرمان پێمان دەڵێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم يعظكم به إن الله كان سميعا بصيرا. لێرە خوای گەورە بە شێوازێکی فەرمانمان پێ دەکا، واتە دەڵێ من فەرمانتان پێ دەکەم. وەک ئەو ئاەتەش پێشتر بەیانمان کرد سپاردەکانیان بۆ خەڵکی شایستە بگەڕێنەوە، ئەو کەسانی کە خاوەن شایستەی شتێکن کە خایانی کارێکن پێیان بسپێرن، و هەروەها دادپەروەریش یاخود دادگەری لە کۆمەلگایە بچەسپێنن، کار بە دادپەروەری بکەن، حکم بە دادپەروەری بکەن. ئایا چترمان هیناوە دەڵێ إن الله يأمركم بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. خوای گەورە ئاەتە دەفەرمێ بێگومان خوا فەرمان دەکا بە دادگەری چاکەکاری، بە دادگەری و بە چاکەکاری، واتە چەسپاندنی دادگەری دووبارە خوای گەورە فەرمانمان پێ دەکا. و ئینجا دەڵێ هەوڵ بدەن خۆتان بپارێزن لە قسەی پرۆپوچ، لە قسەی نابەجێ. قسەی نابەجێ واتە سەیری کەس زۆر خوای گەورە زۆر جوان هێناوێتی
یەکەم دار باسی دادپەروەری ئەکا ئەڵێ دادپەروەری بچەسپێنن یەکسەر چیەکە شتێکمان پێدا شتێکمان لێ فڕادا ئیش ئەوەیە قسەی پڕۆپوچ و نابەجێ فڕە بدەین. اینجا دەڵێ چاکەکاریش بن طبعا إن الله يأمركم بالعدل والإحسان داوای إحسانمان لێکە وإيتاء ذي القربى وهروها لەگەڵ خزمەکانیشتان باش بن و وەکوتم خۆشتان لە قسەی ناشاو پارێزن. اینجا دێنە ئاەتێکی تر لە ئاەتەکانی قورئان کە ئینشاءڵڵا ئاەتەکەش بیانەکەین بەڵام زۆر گرینگە ئەگەر دیقەتی ئاەتەکە بدەن چونکە بەرنامە و سلسلەی زنجیرەی پێغەمبەرە هەمووی بۆ ئەوە هاتۆ کە دادوەری لە کۆمەڵگایە بچەسپێنن واتە لە پێغەمبەر ئادەمەوە ئینجا ئیدریسە نۆحە کوڕەکانی ئینجا لە دوای ئیبراهیمە یونسە یوسفە هەتا بگرە پێغەمبەرانی بەنی ئیسرائیل و کۆتا پێغەمبەری بەنی ئیسرائیل کە عیسایە عەلەیهی السەلام پێخسڵاو خوا لە هەموو پێغەمبەران بدێ و کۆتا محەممەد کۆتا پێغەمبەری نازدار محەممەد صلی الله علیه وسلم یعنی هەموو سلسلەی پێغەمبەران بۆ ئەو هاتون کە لە کۆمەڵگایە دادپەروەری بچەسپێنن حکم بە دادپەروەری بکەن. کۆتا ئاەت دەڵێ لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد. ئەم ئاەتە سیاقی ئەم ئاەتە باس لەوە ئەکا کە ئێمە پێغەمبەرانمان نواردووە بەڵگەکانی خۆشمان لەگەڵیان ناردووە و کتێبمان ناردووە لەگەڵ تەرازویە کتێبی حەق لەگەڵ تەرازویە بۆ ئەوەی بەڵگە ڕاستیەکانی پێ بکێشین. اینجا کە لە پاڵەوە هەموو ئاەتەیە خوای گەورە دەفەرمێ و ئەنزەلنا الحەدید و هەروەها ئاسنیشمان دابەزاندۆتە خوارەوە. مەبەستی چییە؟ ئاسنیشمان دابەزاندۆتە خوارەوە واتە گەر کتێبێکی حەق هەبێ دادپەروەری بچەسپێنە بەسەر کۆمەڵگایە دژایەتێکی زۆری ئەکرێ بێگومان ستەمکاران کە چاویان لە زوڵمن چاویان لە زوڵم تێر نابێ چیەکەن ستەمکارێکی زۆرەکەن لە کۆمەڵگایە بۆی هێشەوە خوای گەورە دەفەرمێ ئێمە ئاسنیشمان بۆ دابەزاندون واتە هێزێکمان بۆ دابەزاندن بۆی پاڵپشتی لەو دادپەروەریە بکە لەو کتێبی میزانەیە بکە ئاسنی بۆ دابەزاندوین هێزی بۆ دابەزاندن بۆ ئەوی بتوانێت پاڵپشتی لە حەق بکە. اینجا دەڵێ بۆیە دەبێت ئەم دادپەروەریە یاخود دادگەری هێزی لە پشت بێ. اینجا دەبینین خوای گەورە زۆر بە ڕوون و ئاشکرایی کە دەڵێ هەموو پێغەمبەرانم ناردووە بۆ ئەوەی دادگەری بچەسپێن بەسەر کۆمەڵگایە و ئاسنیشم لەگەڵ نادە بۆ ئەوی پاڵپشی لەو دادپەروەریە بکرێ. اینجا نەک تەنها لە بواری حکمکردن نەخێر تەنها دادپەروەری لە هەموو ڕوویەکەوە دی بچەسپێندرێت لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی بۆ نمونە مەبەستم لە ڕووی سیاسی ڕامیاری مەبەسمە لە ڕووی ئابووری مەبەسمە کە لە هەموو ڕوویەکەوە بۆ بتوانین دادپەروەری بچەسپێنین. اینجا یەکێک بۆی هەیە بڵێ باشە چۆن دادپەروەری ئەچەسپێ ئێمە چۆن بتوانین سوود لەو ئامرازانە ئێستا بکەین بۆ ئەوی دادپەری بچەسپێنین. لە وڵامدا دەڵێن ئێمە هەر لە سەرەتا وتمان ئێمە لە ئیسلامدا دوو شتمان هەیە بریتیە لە ئامراز و ئامانج. ئامانج بریتیە لە چەسپاندنی ئەو شتێکی ئیسلام بۆی هاتووە بۆ منە لە حکم و لە سەس لە ڕامیاریە پێویستە دادپەروەری بچەسپێندرێ بۆ منە لە ئابووریە پێویستە زەکات بچەسپێندرێ بەڵام بە شێوەیەکی دادپەروەری کەواتە ئەمە وەک زەمانی کۆنیە سوود ئەتوانین سوود لە ئامرازی ئێستا وەرگرین وەکو لە سیمیناری دوێمە باسم کردوتم چەسپاندنی زەکات بریتە لە بدانی پێناسە زەکات یاخود با بڵێن ئامانجی زەکات بریتە لە دانی بڕەپارەیەک چۆن ئەم بڕەپارێ ئەدرێ بریتە لە ئامرازەکان ئامرازەکانش وەکوتم ئەکرێ کاش بێ ئەکرێ باڵانس بێ ئەکرێ دینار بێ هەر شتێک بێ بۆ ئەوەی زەکاتەکە بدرێ. اینجا لە دادپەروەریشە هەمان شتە ئامانجەکەمان لە حکمکردنا بریتە لە چەسپاندنی دادپەروەری. اینجا چه ئامرازێک بەکاردێنین هەر ئامرازێک بۆ ئەوەی ئامانجەکە بپێکێ بۆ منە ئەتوانین سوود لە کامێرەی سکیوریتی وەرگرین
ئەتوانین سود لە ئەو ئامرازانە وەرگین کە ئێستا ئەوروپا یاخود با بڵێن وڵاتی پێشکەوتوەکان هینایتیانەکایەوە جا سۆفت پاوەرە هاڕ پاوەرە هەر ئامرازێک بۆی بتوانین ئێمەوە دەستیان بێخین بۆ ئەوەی ئامانجەکەی ئیسلایم پێ بپێچین. اینجا لێرەش زیاد دێنە کۆتایی بابەتی دادپەروەری لە ڕوانگە ئیسلامەوە کە ئیسلام چۆن سەیری دادپەروەریەکە و هەدەفی ئیسلام وەکو وتم ناردنی پێغەمبەرانش بریتی بۆ لە دادپەروەری و حکمەتیش لەوەیە کە باسمان کرد هەر کە محەممەدی مەهدیش دێتەوە ئەوەی کە ناونراوە محەممەد مەهدی کە خلافەتە چشەیە کە ناوی محەممەد مەهدی نییە و هەر ناوێک بێ ئەوەی کار دەگەڕێتەوە یەکەم شتش دەکا ئەوەیە کە دادپەروەری لە کۆمەڵگادا ئەچەسمێنێتەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.